خۆشی بەرنامەکە و لایەکەم سپاس من دەکەم. کچێکی تەمەەن 20 ساڵمانی هێشتا مناڵم بە پێی تەمەنەکەم بێ و خوێندکاری زانکۆم و ئێمە لە دەرەوەی شار ئەژیان من بۆ خوێندن بۆ زانکۆ هاتمەوە بۆ شار و من ئێستا لە بەشە ناوخۆی ئەمێنمەوە و هەنێک هاوڕێم هەیە با بڵێن ئەوان زۆر زۆر باشە ژیانیان وەکو ئێمە نییە ئێمە کرێچین لەوێ لەو شوێنی کە لی ئەژین پاشانیش باوکم کرێکارە دایکم ژنی ماڵەوە و جگە لە خۆم 4 خوشکی تر و 2 برای ترم هەیە و زەختێکی زۆر زۆر لەسەر باوکم هەیە بۆ مەسرفکردنی ئێمە بەڵام تا ڕادێک براکان و خوشکەکانم کێشەی ئەوان نییە بەڵام من ئەوەی کە ئەیبینم لەناو ڕەفیقەکانمە هەمویان ئەچنە دەرەوە با بڵێن هەنێکیان سیاری خۆیان پێیە ماڵیان لێرەیە با بڵێن لە بەشە ناوخۆی نامێنەوە و لە شوێنێک تایبەت بە خۆیان ئەمێنەوە ماڵێکیان بۆ گیراوەیان شتێک لەو بابەتە منیش ئەوەنەی کە ئەیبینم ئەو نەخۆشە ژین و ئەوە خۆش ئەگەڕێن خەفەت ئەخۆم ئەڵێم بۆچی ئەوانوان و منوانیم ئەڕۆمە ماڵەوە لەگەڵ دایکما شەڕ ئەەکەم ئەڵێم بۆچی من پارەم پێ نییە هەموو هەفتێک ئەڕۆمەوە ئەڵێم پارەم بەنێ من پارەم پێ نەماوە ئەڵێن پێمان نییە ئێمەژانی چی بکەین و هەنێک جار کە لەگەڵ برادەرەکانمان ناچینە دەرەوە ئەو هەنداوی مقابلات ئەکەن تەنانەت یەک کەوچکی لێ ئێن و ئەی خۆن فڕێ ئێن ئەڵێن ئێم بووان ناخورێ من پارێ و مقابلاتم پێ نییە بیشی کڕم بیر لەو شتە ئەەکەمەوە ئەوان بۆ پۆز هەموو شتێکەکەن هەیە مەسەلەن جلی دووبارە لەبەر ناکاتەوە ئەڵێ من جلی دووبارە لە بەرکەم حامە چێیان لە مۆدلەکەم یەتە خوارەوە یان شتێک لەو بابەتە منیش لەواچێ ساڵی یەکەمی زانکۆم هەمووی بێک چاکت بەڕێ بکەم ئەمە بیرکردنەوەی منانی بیرەکەمەوە ئەڵم بۆچی من پارەم نەبێ و ئەوان هەیەیان بێ و هەنێک شت کە ئەوانیکەن بۆ من ناتوانم بیکەم و دایکیشم هەنێکات و زۆربەی کات نەک هەنێکات قەرزی کردووە لە دراوسەیان لە پورم بۆ ئەوەی کە من کەمێک پارەم پێ بێ ئەوش لە دڵسۆزی بۆ من بەس کە باوکم بەم مەسەلەی زانیوە ئەویش کردوێتی بە شەڕ لەگەڵ دایکمە وتێتی ئەمە باش نییە کە تۆ ئەیکەیت باشە تۆ خۆت کاتێککە شەڕەکەی لەگەڵ دایکتا لەسەر مەسلەی پارە کە ئەبینی لە ماڵەوە شەڕە بێ لەبەنی دایکت و باوکتا لەسەر تۆ و لەسەر پارە و ئەمانە خۆت چنە هەستەکەی کە مرتاحی بەم وەزعە مرتاحی ئایا تۆ بەم وەزعە کاتێکا بینی دایکە شەڕەتی لەسەری بەستۆی پارێک بۆ تۆ پیا بکە و بچیتە دەرەوە پێی نا منیش مرتاح نابم منیش حەزمە کرد کە ئەو شەڕە ڕوونەیادیان با بڵێن باوکم و دایکم کە داوای پارەم لێکردن بە ئیسراحەت بمێننەوەکو ببێتە شەڕیان و ئەو بڵێ پێم نییە و ئەو بڵێ کچەکەم گوناحە منیش پێی مرتاح نیم بەڵامی تر تۆ کاتێککە لە زانکۆ ژیت یعنی ئێستا ئێمە خۆشمان لە زانکۆ ژیانی زانکۆمان بینیوە لە زانکۆ ژیاوین دە بەشە ناوخۆیەکان ژیاوین بەڵام سێرەکەی مجموعەیەک لە تەلەبەکان لەم بەم شێوازە زۆر زۆر بەرزە مادیە ئەژین بەڵام هەشە تەلەبەمان هەیە هەروەکو تۆ ژیاوە هەروەکو تۆ وەزعێکی ناڕەحەتی بەسەر بردەوە بە یەک جلەوە هەموو زانکۆی تەواو کردووە تو بۆ هاوڕێتی ئەوانە ناکەی کە لە ئاستی خۆتان کە لە هەمان ئاستی مادی خۆتان کە تەنها گرنگی بە خوێندنەکەت بی گرنگی بە زانیاری و زانست بی لە زانکۆیە گرنگی بۆ بی کە پلەیەکی بەرز بەدەستبێنی نمرەیەکی بەرز بەدەستبێنی بۆچی هاوڕێتی ئەو کەساناکەی کە بەم شێوازن آخر کێشەکە ئەوەیە ئێستا گەر کەسی واش هەبێ خۆی دەرناخەوە خۆی دەرەخا کە مەسەلەن وەکو ئەوانی تر وایە ئەوە هەستەکە کە شەرمەکە یان مەسەلەن گاڵتەی پێ بکرێت کە ئەو کەسە گۆشەگیرە ناچێتە ناو خەڵکیان ڕەزی لەو پارە سرف ناکە مەجبورە کە پارە زۆر سرفکە بۆ ئەوی کە وەکو ئەوان دەرکەوێت ئەویش خۆی ئەمە کێشەکە ئالێرایە کە تۆ ئەتەوێت وا دەری خەیکەوە نییە لە ناخە جا ئەمە کە بە گرنگیتان تەنها بە مەزهار گرنگیتان تەنها بە ڕووکاری دەرەوە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان ئەی ناخی ئینسان ئەی ئەمە چەنێ گرنگی بە ناخی خۆمانەین ئەی کچەکانمان چەنێک کەسایەتیان بەهێز بێ ئەوەنە گرنگی بە ناخی خۆی و بە کەسایەتی خۆی بە کەسایەتی خۆی دەرخایە بە ئەوەی کە جل دووبارە نەکاتەوە بۆ پۆست بچێ بۆ مەتامێک تەنها داوای خواردنێکی بکە و نەشی خوات و یەک تەنها کەوچێکی لێبە خوی ئەمەیە کێشەکە یعنی ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە کە تۆ قوتابیەکی زانکۆ بێ خەیاڵی لای علم و معریفەت و زانست و زانیاری و نمرە بێ یا خەیاڵی لای جلوبەرگ و جل یعنی جل ڕۆژێک دووبارەی نەکاتەوە بەم شێوازە یعنی ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە یعنی کچی خۆم تۆ کاتێککە لە ناو زانکۆیایت نابێت چاو لەوانە بێ چاوت لەوە بێ کە چەندێک کەسایەتیت بەهێزە کە چەندێک وا ئەەکەی هەر 4 ساڵی زانکۆ تەواوەکەی شانازی بە خۆتەوە بکەی شانازی بە ماڵی باوکتەوە بکەی یعنی تۆ بی سلمێنە بۆیان کە تۆ پێچەوانی ئەم شتانی تۆ بە یەک جل هەموو زانکۆ تەواو کە هیچ مشکلەی نییە
تۆ لەگەڵیانە مەچۆ بۆ ئەو مەطعمانی کە پارێکی زۆر زۆر داواکەن و بە خواردنێکی کەم نە ئەوانە مەکە تۆ لەگەڵیانە تۆ بەعکسە و شانازی بە خۆت کە کەسایەتی خۆت دەرخا ئیش لەسەر کەسایەتی خۆت بکە ئیش لەسەر بیرکردنەوەکانت بکە خۆی ئەمە حەقیقەتە ئەمە ئەسڵێکەیە نەک خۆ دەرخستن و خۆ ڕازانەوە کە ئەچە بۆ زانکۆڵی بۆ حەفلە ئەچێت ئەمانە هەمووی لە مشکی خۆت دەرکە تۆ کچێکی عاقڵی تۆ لە زانکۆ وەرگیراوی تۆ شانازی بە باوک تۆ بکە کە کرێکارە کوڕ بڕۆ دەستی ماچکە دەستی باوکت ماچکە کە کرێکاریەکە بە کرێکاری پارەی ئێوە دابینەکە ئەو تا توی گەیاندۆتە زانکۆ ئەبێ شانازی پێوە بکەی